قد ئەوەیە کە ئەو شۆڕشەی یا ئەو مزاهرانەی کە لە عێراق و لە بەغا و لە زۆربەی شارەکانی دەتوانم بڵێم بە سەدان نەوەدی زیاتر شارە شیعەکان دەستی پێکردووە نەتیجەی ئەو هەموو وەزعە نالەبارەیە کە بە درێژایی ئەم 15 ساڵی ڕابردوو لە 2003ەوە بەهۆی سیاسەتە غەڵەتەکانی دروستکردنەوەی عێراق لەلایەن هێزەکانی هاوپەیمان و لە سەرووی وانەوە بە تایبەت ئەمریکا هاتە ئاراوە و ئەوە کەڵەکە بوون ناڕزایەتی لەلایەک لە نێوان سوننە کە بە درێژایی ئەو هەموو ساڵە دەسەڵات بوون لە عێراق و دواتر لە ناکاو لێکەوتن و تەقریبەن ئێهمال کران و ئەو جارەکانە ئەم هەموو تەیارە شیعەی کە بە زۆرە ملی کردیان بە عێراقی شیعە و سوننە و کورد کە شیعە بە درێژایی مێژووی عێراقێ ئەو هێزە نەبووە کە لە ناکاو کردیان و ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە بەدەیان تەیاری شیعە هاتە ئاراوە و ئەوەی کە ئەو ڕۆکانە ئێمە لە عێراق دەیبینین کەڵەکەبووی هەمووی ئەو ناکۆچیانە و ئەو سیاسەتە غەڵەتانن کە لە دوای مەجلیسی حوکمەوە لە 2005ەوە دەگراوەتە بەر و ئەم نائەدالەتیانە دزی جەردەیی و تاڵان و گەندەڵێکی لە ڕاددەبەدەر لە عێراقێ و چەوسانەوە و نائەدالەتێکی لە ڕاددەبەدەر بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی خەڵکی گەنج خەڵکی بێکارەوە کە تۆ سەیرێکیش بکەی بینی زۆربەی بەشدارانی تەزاهورات و مزاهرەکانی بەغدا شۆڕشەکەی بەغدا زۆربەی خەڵکی گەنج دەتوانن بڵام تەنانەت بەشێکی زۆری ژێرەوەی 18 ساڵ و منداڵ بە حیساب دێن ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو خەڵکە بەڕاستی نائەدالەتی گەیشتۆتە حەدێک ئەمن زۆر بڕوان بە ڕاستە خەڵکی فەقیر و هەژار زۆرە بەڵام زۆرم بڕوا بە برسێتی نییە لە وڵاتانی وەکو وڵاتی خۆمان و عێراق و جورە وڵاتانە یعنی ئەو برسێتێکە لە سۆمالی وڵاتانی زۆر فەقیر و هەژار و ئەوانە هەیە لە سوودان و ئەنە ئێمە قەت تووشی ئەو برسێتێ نەبووین یعنی ئەو هەژاری کە بێتە باعیسی مردن بەڵام ئەوەی کە کوشەندەیە لە وڵاتانی ئێمە نائەدالەتێکی یەکجار زۆرە لە نێوان دوو تاچی عێراقیدا باشە بۆ کردەوەی کە خۆپیشاندەرانی هێناوەتە سەر شەقام بریتە لە نادادپەروەری نائەدالەتی ئەوی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێت وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەڵام هەندێک لایەن دەڵێن ئەمە دەستی دەرەکی و دەستی سیاسی لە پشتەوە بە تایبەتی ئێران ئیسرائیل و ئەمریکا تۆمەتبار دەکات بۆی کە ئەم خۆپیشاندانانە دەستی ئەو دووڵاتی لە پشتەوە تاوەکو حکومەتێک بهێنن کە بە تاواتی سەربەخۆیان بێ پێم خۆشە بزانم تاوەکو چەند ئەم خۆپیشاندانانە کاریگەری دەستی دەرەکی لەسەرە بە دڵنیایی هەموو سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆربەی لە جیهاندا یعنی بەرژەوەندی دەرودیران بەرژەوەندی تاکەکان بەرژەوەندی خەڵکی بێگانە هەمیشە دایم لەو جورە وڵاتانەدا هەبووە و ئەوەش لەبیر نەکەین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەی دەیان ساڵە جیرۆدەی تەداخلی ئەوە و بە تایبەت دوای ئەوەی کە لە ساڵی 1970 لە یەکێک لە هەرە وڵاتە گەورەکان و پردەسەڵات و بە ئیقتداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران بوو و ئێران هاوپەیمانێکی گەورەی غەرب و ئەمریکا بوو شای ئێران و ڕووخانی شای ئێران و هاتنە سەرکاری یا هێنانە سەرکاری شتێک بە ناوی کۆماری ئیسلامی ئێران و دوایی بە دواییدا پەیامی خومینی کە ئێمە شۆڕش سادر دەکەین شۆڕش دەنێرینە وڵاتانی دەوروبەر ئەمە سیاسەتێک بوو کە زۆر بەزوویی شەڕی ئێران و عێراقی لێ قەوما شەڕی ئێران و عێراق ماوەی 8 ساڵان بەڕاستی کۆمەڵانی خەڵکی هێنایە سەرچۆک و 10 میلیۆن کەس بریندار و
کەم ئەندامی شەڕی لێککەوتەوە و شەڕێکی ماڵوێران کرد بوو لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەتر ئەو شیعارەی کە سەرانی کۆماری ئیسلامی ئێران هەر لە بیدایەتی شۆڕش لە 79 هەڵیاندا ئەوەی کە شۆڕشی ئیسلامی سادر دەکەن بۆ هەموو وڵاتانی ناوچە حقیقەتەوەیە کە ڕێگای ئەو جەوەی کە جەنابەت دەفەرمووی ئەو ڕێگای وەی کردەوە کە بۆ هەموو واقعێک بۆ هەموو حادثێک بۆ هەموو ڕووداوێک ڕێگای تەداخلی وڵاتانی دەوروبەر بێتە پێش و لە بیریشمان بێکە ئەم دوو وڵاتی وەکو ئێران و عێراق یا تورکیا و عێراق یا تورکیا و ئێران حقیقەت ئەوەیە کە سنوورێکی یەکجار زۆریان هەیە و لە زۆرێک لەو ناوچانە خەڵکەکانیان دەبن بە هاوبەش و هاوبەرژەوەندێکی زۆر و بەروبوومی دابشکردنی ئەو بەروبوومانە لەو وڵاتانەدا هەمیشە و دایم هۆکاری سەرەکی بۆ هەڵدانی هەر چەشنە ناکۆچێک و هەر لە دێرزەمانیشەوە ئەو جیرانانە هەمیشە و دایم تەداخلی یەکتریان کردووە هەمیشە و دایم بەرژەوەندەکانیان تووشی تەزاخم بۆ پێکەوە تووشی لێکدان بۆ پێکەوە و ئەو بەرژەوەندیانە شەڕی ساز کردووە لێکدانی ئەو بەرژەوەندیانە بۆتە هۆکاری ئەوەی کە بتوانن لە باری ئیستخباراتی و لە باری ئەمنیەتیەوە بچن دەباڵ دەستگاهە جاسووسەکانی یەکترەوە و لەو ڕێگایەوە بتوانن تەداخل بکەن لە دەسەڵاتی یەکتر و دەناو خودی خۆیاندا عامیل و سیخۆڕ دروستکەن ئەمانە حقیقەتەوەیە کە هەر بە دوای ڕووخانی ڕژیمەکەی سەدام حوسێنەوە ئێران ئەمەن ئێستاش بیری دەکەمەوە زۆر جار هەر زەحمەتە پیاو لەوە بگا بۆچی ئەمریکا ئەو هەموو خەسارە و ئەو هەموو کوشتە ئەو هەموو زەرەرەی لەسەر لابردنی سەدام دیت و عێراقی داگیر کرد بەڵام دواتر لەسەر سینێکی ئاڵتوونی ئەم دەستکەوتی عێراقی پێشکەش بە ئێران کرد. باشە